بینەرێک دەڵێ مامۆستا خۆ تابعینی شوێنکەوتەی سەحابە و پێغەمبەر بوون عليه الصلاة والسلام بۆ ناویان لە خۆیان نەنا سەلەفی. برا بەڕێزەکەم سەلەفیەت ڕێبازە. باش ڕێبازی کێیە؟ ڕێبازی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام کە ئیمامی مهاجرین بوو و تێگڕای مهاجرەکان و تێگڕای ئەنساریەکان و تێگڕای خولەفا و تێگڕای سەحابە بەگشتی ما أنا عليه اليوم وأصحابي. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمووی لە ئەخیری زەمان اختلافی زۆر دێ فعليكم بسنتي وسنة الخلفاء الراشدين. ئێوە لەسەر سنەتی من و سنەتی خولەفا بن. لە حەدیثێکی تردا دەفەرمێت تەفرەقە لەناو ئومەتەکەم دروست دەبێت. ئەو کۆمەڵەی کە ڕزگاری دەبێت لە گومڕابوون و لە ئاگری جەهەنەم چێیە؟ ما أنا عليه اليوم وأصحابي ئەوانن کە لەسەر ڕێبازی من و سەحابەکان من. ئەمە سەلەفیەتە. کەواتە ئەوەی کە گرینگە منهەجەکەیە کام ئیسلامەتیەت دەوێت؟ ئەو ئیسلامەتی کە پێغەمبەر و خولەفا لەسەری بوون. ناو گرنگ نییە برای من. بەڵێ زۆر جار بە ئێمە مەثەلەن جا مقابلەیەک یان شتێک بێ فلان سەلەفی، وەڵام من ڕۆژێک لە ڕۆژان لە ژیانمدا نەچووم بۆ خۆم ناو بنووسیم عەبدولەتیف السەلەفی ئەبەدەن. خەڵک وا دەڵێ خەڵک کەیفی خۆیەتی. ئێمە وەکو ناو ئیشمان بە ناو نییە، ئیشمان بە ناو ڕۆکە. ئەو ناوەش کاتێک باز دەکرێت منهەجی سەلەفیەت لە بەرامبەر منهەجی ئەشعەریەت و معتەزیلە و خەوارج و ئیخوانە هەمووی ئیسلامە. تۆ کام ئیسلامە؟ ئایا یا دەبێ بڵین گروپەکان لە دایرەی ئیسلام چوونە دەرەوە کە کەسێک گوتی تۆ مسلمانی ئەمڕۆ ئەم هەموو گروپە ئیسلامی هەیە، ئەم هەموو طەریقە سۆفیە هەیە، ئەم هەموو مەذاهبە عەقیدی ئەشعەری و ماتوریدی و معتەزیلی و جەبری و جەهمی و تەکفیری و خەوارج و ئەوە هەمووی هەیە. تۆ چیت؟ کام مسلمانیت؟ ئەگەر بڵێ ئەوان مسلمان نین ئەمە خەتەرە، تۆ بیتە تەکفیری، مسلمان لە دایرەی دین بردە دەرەوە. نادەڵێ بەڵێ من مسلمانم ئەوانیش مسلمان، بەڵام من دەمەوێت مسلمانێک بم لەسەر ئەو دینەی کە پێغەمبەری خوا عەلەیهی السڵاة وەسەلام و خولەفای ڕاشیدین و سەحابە لەسەر بوون. ئەمەیە. ئەمە کە بڵێ یعنی چی؟ ئەمە چ دەگەێنێ؟ یعنی ئەو دینەی کە سەلەفی صالحی لەسەر بووە. نەک ئێمە بین ناو لە خۆمان بنین یا لەقەب بۆ خۆمان دابنین دەی کاکە فلان السەلەفی فلان السەلەفی. وەڵڵا برام نە بە خۆم دەڵێم لەقەبی سەلەفیم بۆ خۆم داناوە، نە پێشم خۆشە هیچ کەسێک بە من بڵێ عەبدولەتیف السەلەفی. مسلمانین تەواو، مسلمانین و تەواو. و تێگڕای خەڵکیش بەلای ئێمە ئیلا کەسێک کە چوو بێتە ناو فرقەیەکەوە، چوو بێتە ناو معتەقەد و بیر و باوەڕ و بیدعەیەکەوە، ئەوانە لەو دینە لایەنداوە کە سەلەفی صالح سەحابەی لەسەر لاچوو. ئەجینا تێگڕای خەڵک بەلای ئێمەوە هیچ فەرقی نییە لەگەڵ خۆمان. مسلمانین، إنما المؤمنون إخوة، هەموو مسلمانان برامانن و المسلم أخو المسلم، مسلمان برای مسلمانە. بەڵام ڕێگا ڕاستەکە کامەیە؟ ڕێگا ڕاستەکە ئەوەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی السڵاة وەسەلام سەحابەی لەسەر بوون. جا ئایا تابعین بۆ بەخۆیان نەوت و سەلەفی؟ تابعین لەسەر منهەجی یەکەمیان لەسەر منهەجی سەحابە ڕۆیشتن. ئەوەش گرنگە ئەمڕۆ من و تۆ لەسەر منهەجی سەحابە بڕۆین. کاکە بە خۆت مەڵە سەلەفی، بە خۆت مەڵە سەلەفی. گرنگ ناو نییە وتمان. العبرة بالمسمى والحقائق لا بالألفاظ والمباني وإنما بالمقاصد والمعاني. عبرت بە ئەسڵەکەی دینداریتەکەت چۆن دەکەی؟ شوێن پێغەمبەری خوا دەکەوی عەلەیهی السڵاة وەسەلام، شوێن سەحابە دەکەوی، یان شوێن فلان کەس و فلان گروپ و فلان لایەنە دەکەویت؟ ئەمەیان گرنگە. ئەجینا ناو نییە. ئەوجا تابعینیش ئەوانەی کە لەسەر دیندارێتی سەحابە ڕۆشتن ئەوانیش هەر سەلەفن بۆ ئێمە، ئەوانیش هەر پێشینن بۆ ئێمە. جا بۆیە ئەگەر پرسیار لە کەسێک بکەی تۆ مسلمانیت، بەڵێ ئێ باشە مسلمانێتەکەت وەکو داعشەکانە؟ نانانانە مسلمانێتی من وەکوی داعش نییە. ئەی وەکو چێە؟ دەڵێ مسلمانێتی من داوا دەکەم لە خوا هیدایەتمدا وەکو مسلمانێتی سەحابە و پێغەمبەر بێ عەلەیهی السڵاة وەسەلام. نەک ئێمە حەدمان هەبێ بگەینە ئاستی ئەوان، ئێمەوە نین، بەڵام دەمانێت لەسەر ڕێبازی ئەوان بڕۆین و پێی ڕازین. ئەمەیە کەواتە گرنگ ناوەکە نییە براکانم. و هیچ کاتێک نەهاتوین ئێمە کە بە ڕێبازی پێغەمبەری خوا عەلەیهی السڵاة وەسەلام ڕێبازی پێشینە چاکەکانمان ڕازین، هیچ کاتێک نەهاتوین قەطعە و ئیعلانات هەڵواسین و لەوحە هەڵواسین و ناوی سەلەفی لێ بنین. ئەبەدەن. بۆ نمونە تەلەڤیزیۆنمان ناوی ئامۆژگاریە، ناومان نەناوە تەلەڤیزیۆنی سەلەفی، تەلەڤیزیۆنی ئامۆژگاری. مزگەوتەکان ئەوە مزگەوتی بەهەشتە، ئەوە مزگەوتی ئیمانە، ئەوە مزگەوتی فلانە، نەهاتووین ناوی بنێن مزگەوتی سەلەفی. بۆیە منهەج گرنگە نەک ناو. خوای گەورە هیدایەتمان بدە.